با بڵێن بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەریەکانی لەسەر عێراق و هەرێمی کوردستان دەکەین. دیارە ئەوەی ڕوونا کە دوێنێ وەزیری دەرەوەی عێراق و هاوکات سووریا لە عێراق کۆبوونەوە باسییان لە بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هاوکات کاریگەریەکان و ئەو ڕێکەوتانی کە لە نێوانیان دەکرێت بۆ ئەوەی ئەم بارودۆخە ئاڵۆزەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە کاریگەری لەسەر عێراق نەبێ و هاوکات هەمانگی لە نێوان ئێران و سووریا هەبێت تا بتواندرێت بارودۆخەکە تا ڕادەیەک هێور بکرێتەوە. تایبەت بەم بابەتە مەلاک کەریم شکر ئەندامی ئەنجومەنی نوێنەران عێراق ڕاستەخۆ لە دووسخورمات و لەگەڵمانە. کاک کەریم سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتی. سەرتا لەوە دەست پێ دەکەین بە شێوەیەکی گشتی ئەو بارودۆخە ئاڵۆزەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە و کاریگەریەکانی لەسەر عێراق و هەرێمی کوردستان چۆن خوێندنەوەی بۆ دەکەن. بەڵێ بەیانتان باشتر بۆ ئەو بارودۆخەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتتر ئێستا لە سووریا هەیە ڕووداوەکان ڕووداوی زۆر سەریعن و ئەبینین لە ماوەی چەند سەعاتێکە شارێک ئەکەوێتە دەست ئەو چەکدارانەی کە لە ماوەی هەفتەیە بۆ 10 ڕۆژە لە سووریا داخل بوونە و چەند شوێنێکیان لە چەند شارێکی گەورەیان لەوێ دەست بەسەراگرتووە. ئەمە لە ڕاستیە ئەو ڕۆژە چەند ڕۆژێ پێش ئێستا بەڕێز محەممەد شیع سوودانیش هاتە پەرلەمانی عێراق و قسەی لەسەر ئەوە کردووە. دوێنە ئێوارش بە هەمان شێوە دوێنە هەرسێ وەزیری خارجی عێراق و ئێران و سووریاش لەسەر ئەو بابەتە قسەیان کرد و کۆبوونەوە. ڕووداوەکان زۆر سەریعە خوێندنەوە بۆ ڕووداوەکان لە ڕاستیە ئاسان نییە، بەڵام لەگەڵەوەشە ئەمە کاریگەری لەسەر عێراق ئەبێت بە شێوەی ڕاستەخۆ یا ناڕاستەخۆ. ئێمە سنوورێکی زۆر گەورە هەم هەرێمی کوردستان هەمیش لە ڕاستیە عێراق یا دەوڵەتی ئیتیحادی ئێمە سنوورێکی زۆر گەورە نزیکەی 680 کیلۆمەتر سنوورمان لەگەڵ سووریا هەیە و ئەو حەدەسانەی کە لە سووریا ڕۆدا و ئەوەی کە ئایا لە داهاتووی نزیکە یعنی لە بەردەم ئەوین ئەو نظامەی سووریا بمێنێ یا نەمێنێ. لە ڕاستیە ئەبێ هەم عێراق هەم هەرێمی کوردستان خوێندنەوە بۆ هەردوو ئەگەرەکە بکە. ئەگەر بڵێن ئەو نظامەی ئێستا لە سووریا هەیە کە ئەگەری ڕۆخانی هەیە و ئەگەری لە ناوچوونی هەیە ئەگەر بڕوخێت کێ جێگەی ئەو ئەگرێتەوە لەوێ؟ ئایا ئەو چەکدارانەی کە یا ئەو گروپەی کە جەبهەی شام و نووسریان پێڵێن یا چەندین گروپن لە چوارچێوەی جەبهەیەکە کۆبوونەتەوە یا کێ دێتە سەر حکوم؟ لە ڕاستیە ئەوە گرنگە لەبەرەوەی سووریا دراوسێی ئێمەیە هەم لە هەرێمی کوردستان و هەم لە دەوڵەتی ئیتیحادیش بڵێن دراوسی ئێمەیە. بۆیە ئەوە بە نسبەت ئێمەوە گرنگەوە ئەگەر بە شێوەیەکی ترش یا ئەو ڕژێمە بمێنێت چەند هەرێمێک دروست بکرێت لە ناوچەکە ئەوەش یەکێکتر لە ئەگەرەکانە. چکە ئێستا کۆمەڵێک شاری گەورە ئەوە تاکەوتۆتە دەست ئەو جەبهەیە و لە لایەکی ترەوە هێزەکانی سووریایی دیموکرات ئەوتانەیە احتیفاز بە هەندێک جێگاوەکەن و تا ئێستا دیمەشق و چەند جێگایەکی تریش لەژێر دەسڵاتی بڵێن ڕژێمی ئەسەدا ماونەتەوە. ئەمانە کۆمەڵێک ئەگەر ئەیێنێتە پێش لە ڕۆژانی داهاتووە لەوانەیە لە هەفتە یا ڕۆژی داهاتووە ئەوانە بێتە پێش و ئەکید نە کاریگەری لە سێرێمە بە کاریگەری لەسەر هەموو ئەو وڵاتانە بێ کە دراوسێن لەگەڵ سووریا و تەنانەت سووریا، ئوردون، لوبنان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە حاڵەتێکی نائستقراریایە و لە حاڵەتێکدایە کە بەڕاستی شەڕ و ناجێگیری لەو سنوورانە هەیە ئەمەش ئەچێتە پاڵ ئەوانە. باشە کاک کەریم هەڵبەتە ئەوەی کەڕوونە عێراق هەر لە سەرەتایی گرژی و ئاڵۆزیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەت لەسەر ئاستی باڵا لایەنگیری دەرنەبڕیوە، بەڵام کەم تا زۆر با بڵێن لایەنگیری بۆ هەندێک ئەو وڵاتانە ئەو ناوچە عەربیانە هەیە کە شەڕ و ئاڵۆزی تایە، بۆ نمونە غەزە، بۆ نمونە سووریا، لە ڕێگەی گروپە چەکدارەکان و ئەم لایەنگیرانەوە کە جارێکی دیکەش بە تایبەتی لە هەندێک وڵاتی زلهێزەوە هەڕەشە لەسەر عێراق هەیە. ئەمە بارودۆخی ئەمنی عێراق دەخاتە ژێر با بڵێن پرسیار و دەبێتە هۆکاری ئەوەی کە هەڕەشێکی جددی لە ڕووی ئەمنیەتی عێراقەوە بوونی هەبێت؟ لە ڕاستیە
ئێمە لە ڕۆژانی ڕابردووە لێدوانەکانی بەڕێز مقتەدا سەدرمان بینی کە ئەڵێ ئەبێ عێراق بە هیچ شێوەیە نەگلێنرێت لەم کێشەیەی کە لە سووریایە. ئەمە یەکێک لە خاڵەکان. خاڵی دووەم سەرۆک وەزیران هاتە پەرلەمان و قسەی لەسەر ئەوە کرد، یعنی معنای قسەکانی ئەوەیە ئەم حاڵەتە تایبەتە بە سووریا و نابێ ئێمە ببینە بەشێک لەم کێشەیە و دوێنە ئێوارەش تەسریحەکان یا ئەو کۆنگرە ڕۆژنامەوانیایی کە لە نێوان وەزیری خارجی هەردوو دەوڵەتا کە باسمان کرد سووریا و عێراق و ئێران قسەیان کرد، یعنی لە ڕاستیە وەزیری خارجی عێراق بەڕێز فواد حوسێن وتی لە داهاتووە ئێمە پێویستە کۆبنەوەی وڵاتانی جامیعەی عەرەبی بکرێت بۆ دیراسەی ئەمە و ئەویش بە شێوەیە لە شێوەکان ئاماژەی بەوە نەکرد کە عێراق ببێتە بەشێک لەم شەڕە و ئەوەی ئەو ڕۆژەش کە باسکرا سەرۆکوەزیران باسی کرد وتی ڕاستە ئێمە سنوورێکی زۆرمانەیە بەڵام ئێمە سنووری خۆمان ئەپارێزین و ڕێگە نادەین، لەگەڵەوەش ئاماژەی بەوە کرد کە کاریگەری ڕاستەوخۆ ناڕاستەوخۆشی لەسەر ئێمە هەیە، هیچ نەبێ بەلای کەمەوە کۆمەڵێک خەڵک ئاوارە بێ و دێنە ئەم دیوی سنوور کە ئێمە ئەو سنوورە درێژەمان لەگەڵیان هەیە کە باسمان کرد، ئەوە کاریگەری هەیە و لەوانەیە کاریگەری لەسەر ئەوەش هەبێ تا ئێستا ئێمە لە بڵین ئەوانەی کە شانە نووسوەکانی داعش کە لەم سنوورانە هەیە بە تایبەتی ناوچەی کێشە لەسەر ئەمە کاریگەری لەسەر ئەوە شابێ، بەڵام وڵاتی عێراق یا وەزعی ئێستا عێراق لەگەڵ سووریا وەزعێکی جیاوازە. ئێمە عێراق دەوڵەتێکە بەڕاستی تا ڕادەی ئیستیقرارێتی خۆی هەیە و دەوڵەتێکی موئەسەساتیە، ئەمانە کەم و زۆر کاریگەریە بێ، بەڵام ئەوە ڕوونا کە لە ڕابردووە یا ئەوە کە لە چەند ڕۆژی ڕابردووە لە سووریا ڕوویدا ئەوە بە ئاسانی لە عێراق ڕوونادا، بەڵام بە شێوەیەکی گشتی خوێندنەوەیکیش هەیە بۆ ئەوەی یا شتێک هەیە بۆ ئەوەی جارێکی تر قسەیەکەیە لەسەرەوەی بۆی جارێکی تر ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای 100 ساڵ جارێکی تر دووبارە نەخشەی بکێشێتەوە و دەوڵەتە زلهێزەکان کاریگەریان هەیە لەسەر ئەو بابەتە. باشە کاک کەریم، هەڵبەتە ئەوەی کە ڕوونە دوێنێ وەزیری دەرەوەی ئێران و هاوکات سووریاش لە عێراق لەگەڵ لەسەر ئاستی باڵا کۆبوونەوەیان کرد بۆ ئەم بارودۆخە ئاڵۆزەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وەروەها کاریگەریەکانی کە لەسەر عێراق دەبێت، ئەم کۆبوونەوانە چی لێ سەوز دەکرێت و چی لێ چاوەڕوان دەکرێت؟ ئایا بە شێوەیەکی گشتی مەترسی لەسەر بارودۆخی عێراق کەم دەکاتەوە؟ ئەمە عێراق بەڕاستی ئەبێ خۆی ئەو مەترسیانەی کە هەیە درکی پێ بکەوە لە ئێستەوە هەوڵی جددی بدا و کراویشە ئەوەی کە هەیە ئەو ڕۆژە ئێمە بینیمان وەزیری بەرگری عێراق نەهاتە پەرلەمان و ڕئیس ئەرکانی جێژ نەهات لە جەبهەکانن و خەریکی ئەوەن کە جارێکی تر ئیعادەی ئەوە بکەنەوە و ئاگایان لەوە بێ کە دزە نەکرێت بۆ ناو بڵێن خاچی عێراق و کوردستان و جەنابی سەرۆک کۆماریش بامان شێوە ڕۆڵی هەبووە لەو مۆزەعانەوە بە جددی و لە نزیکەوە متابعەی ئەوە کاوە بە دوواداچوون بۆ دۆخەکانەکەوە هەموو پێکەوە هەموو ڕیاسەتەکان لە عێراقا هەموو سەرۆکایەتیەکان لە عێراقا هەموو سوڵتەکان لە عێراقا بە جددی متابعەی ئەوە ئەکەن، متابعەی ئەو دۆخە بە دەقیقی بە وردی متابعەکەن و هەوڵی جددیە درێت کە عێراق لا بدرێت لەوە یا عێراق بە دوور بیگیرێ لەو کاریگەریانەی کە هەیە و من ئەڵێم ئەگەری ئەوە هەیە کەم و زۆر کاریگەری لە سەرمان هەبێ، بەڵام هەوڵ بدەین کەمترین کاریگەری هەبێ و هەوڵ بدەین ئێمە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقا کەمترین زەرەر لەو دۆخە بکەین کە ئێستا لە سووریا هاتوۆتە ئاراوە. باشە کاک کەریم، جا لەو بابەتە وەکو میوانی بەیانی کوردستانیش دەمەوێت ئەوەش بکەینە دەرفەت باس لە دانیشتەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەین کە هەڵبەتە لە 2 ڕۆژ پێش ئێستادا کۆبوونەوە یەکێک لە تەوەرەکان جیا لە باسکردنی با بڵێن ئاڵۆزیەکان لە سەر عێراق لە ڕووی ئەمنیەوە چەند بابەتێکی دیکە باس کرا، بەڵام ئەو نەگەیشتە ئەنجام بە هۆکاری ئەوەی کە بایکۆتی بەشێک لە ئەندامانی پەرلەمان هەبوو بە شێوەیەکی گشتی و هەنگاوی دواتری ئەم کۆبوونەوەیە چی دەبێت؟
لە ڕاستیە سێ پرۆژە یاسا هەیە لە پەرلەمانی عێراق ماوەیەکی زۆرە ئێمە ئەوڵی جددیە دەین بۆی تێیپەڕێنین بەڵام بە کۆمەڵێک هۆکار یا چەند بربەستێک لە بەردەم تێپەڕاندنی هەیە. عادەتەن پرۆژە یاسا کە دێتە پەرلەمان خوێندنەوەی یەکەمی بۆ کرێ لە خوێندنەوەی دووەمە دوای چەند ڕۆژێک ئەگەر بیخەنە بەرنامەوە خوێندنەوەی دووەم و مناقەشا کرێ و سێم جاریش ئەیهێنن دەنگی لەسەر درێ. ئەم سێ پرۆژە یاسایە گەیتە قۆناغی ئەخیر کە دەنگی لەسەر بدرێ. بەڵام ئەوە یەکێکیان پرۆژە یاسای هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلیس قیادەی سەوریە یا ناوێکی تری هەیە ئەو ئێمە ئەمانەوە بیکەینە پرۆژە یاسای هەڵوەژانەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادە سەورەی هەڵوەشاوە. وەڵامی سەرناوەکەی ئەوەیە گەڕانەوەی مڵک و زەویزار بۆ هاوڵاتیان کە لێیان وەرگیراوەتەوە لە کاتی دەسڵاتی بەعسە ناوەکەی وایە ئێستا و قانونی لێبوردنی گشتی هەیە و قانونی ئەوش تعدیلە کە تعدیلی باری کەسێتی ئەحوالی شخصیە. ئەم سێ پرۆژە یاسایە چەند جارێک ڕێکەوتنی لەسەر کراوە بەڵام ئەم سێ پرۆژە یاسایە لە ڕاستیە ڕەهەندی سیاسی هەیە بۆیە پێش ئەوەی بێتە ناو پەرلەمان و بەرجی قانونی بەبەریا بکرێ ئەبێ ڕێکەوتنی لەسەر بکرێت. چەند جارێک ڕێکەوتن کراوە بۆ ئەوەی تێپەڕێنرێت تەنها دەنگی لەسەر بدرێت کە ئەتوانین لە نیو سعات کەمترە دەنگی لەسەر بدەین و تێپەڕێنین. بەداخەوە هەندێک لە ئەندام پەرلەمانەکانی سوننا بە تایبەتی لە کەرکووک لەسەر گەڕانەوەی زەوی جووتیاران پێداگری زۆریان کرد و کێشەیان دروست کرد لە ناو پەرلەمانە و هەوڵیاندا ئەندام پەرلەمانەکانی سوننا لە مووسڵ و لە شوێنەکانی تریش تێبگەێنن کە ئەمە زۆڵمە لە سوننا ئەکرێت بۆیە شتەکان تێنەپەڕێ و تا ئێستا بەو شێوەیە ماوە. باشە ئەوەی کە بابەتێکی گرنگ بوو ویستم ئاماژەی پێ بکەم پێش ئەوەیە سەرۆک وەزیران کە هاتە ئەوێ جارێکی تر قسەی لەسەر ئەوە کرد کە قانونی موازنە هەموار بکرێ بۆ ئەوەی نەوتی هەرێمی کوردستان بڕاکە ئەوە لە مانگی سی 2023ەوە نەوتی هەرێمی کوردستان نەڕۆیشتووە و لەسەر ئەوە ڕێکەوتن کراوە کە نەوتەکە بە ینی کلفەی بەرهەمهێنانی نەوت و ناردنی نەوت لە عێراقا بە $6 و لە هەرێمی کوردستان بە $26 ڕێکەوتن کراوە کە بە $16 بڕوا بەڵام ئەو ڕۆژە بەشێک لە فراکسیۆنەکان ڕازی نەبوون بۆیە فراکسیۆنە کوردیەکان نیسابیان شکان و هاتیینە دەرەوە و نەمانیاڵا پرۆژە یاسەکانی تریش بڕات. باشە کاک کەریم هەڵبەتە دەمەوێت ئەوە بزانم هەندێک کات کە پرۆژە یاسایەک لە پەرلەمان تێناپەڕێنرێ پێشەوە ڕێکەوتنی پێشوەختەی بۆ ئەکەن بۆ ئەوەی کار لەسەر تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە بکرێت بەر لەوە ئەگەر جارێکی دیکە پەرلەمانی عێراقدانی شتوانێ ڕێکەوتن ئەکرێت لە نێوان لایەنەکان تاکو ئەو ڕۆژە بە ئاسانی تێبپەڕێندرێت کار لەسەر ئەمە کراوە تا ئێستا هیچ جموجۆڵەگەیە لە نێوان لایەنەکاندا. ئێمە ئەوەی ماوە سبەی و دوو سبەی ڕۆژی یەکشەم و دووشەم لەبەرەوەی لە نۆی مانگ پەرلەمان دەچێتە عوتڵەی تەشریعیەوە ئەبێ لەو دوو ڕۆژە ئەم بەڵێ ئەچێتە پشووەوە ئەبێ لەو دوورچووکە مانگێک درێژ کراوەتەوە لەوە زیاتر درێژ ناکرێتەوە بۆیە ئەبێ لەو دوو ڕۆژە ئەو پرۆژە یاسایانەی کە گرنگن هەوڵ بڵێن تیان پەڕێنین بە تایبەتی ئەوەی بودجە و ئەو سێ پرۆژە یاسایی ترە ئەگەر ئێستش تێنەپەڕێ دوای پشوو ئەتوانین کە مانگێکە پشوو ئەتوانین دوای ئەوە تێپەڕێنین بەڵام پرۆژە یاسای بودجە گرنگە و ئەو سیانەی تریش زۆر گرنگە دیارە بۆیە ئەم فترە زەمەنیە پێنجشەم نەکرا پێنجشەم ئێمە بایکۆتمان کرد لە ڕاستیە وەکو فراکسیۆنە کوردیەکان جومعە و شەمە لە بەردەمایە بۆی ڕێک بکەون ئەمڕۆ دەرەکەوێت ئەمڕۆ دانیشن تا ئێوارە بۆی ڕێکەون لەسەر ئەو پرۆژە یاسایانە و دەنگی لەسەر بدرێ ئەگەر ڕێکەوتن نەکرێ ئێمە یەکشەم و دووشەم لە پەرلەمانە بین بەڵام ڕێکەوتن نەکرێ ئەچید پرۆژە یاساکان تێناپەڕێت. باشە ئەوەی کە ئێستا خەمی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە نەدانی موچەکانیانە ئایا بۆ ئەم ساڵ تەنها یەک موچەی تر دەنێردرێ دوو موچەکەی تر دەفەوتێ یاخود چۆن کار لەسەر ئەمە کراوە تەنانەت ئەو یەک موچەیە تا ئێستش ڕوون نییە کەی بە دیاریکراوی فەرمانبرانی هەرێمی کوردستان مافی خۆیان وەردەگرن چۆن کار لەسەر ئەمە دەکرێت؟ طبعا ڕۆژی 4/12 کە سەرۆک وەزیرانی عێراق هاتە پەرلەمان سەرجەم سەرۆکی فراکسیۆنە کوردیەکان هەمووی بەبێ ئیستیسنا یەکێ لە خاڵەکانیان ئەوە بوو بۆچی موچەی فەرمانبەرانی هەرێم نادرێت یا کێشەکە چییە. ئەخیرەن یەک جار جوابی داوە سەرۆک وەزیران ئەوش ئەوەیە وتی ئێمە
بۆ ئەوەی کە موچە بدرێت لە ڕاستیە ئەتوانین ئەم سێ مانگە مانگی 700 میلیارد دینار بنێرین، ناتوانین لەوە زیاتر برێنین، بەڵام مانگانە ئێستا لە هەرێمی کوردستان پێویستیان بە 920 میلیارد دینارە بۆ ئەوەی موچە بدرێ. وتی ئەمە مەوزوعێکی سیاسی نییە، هیچ بابەتێکی سیاسی نییە و کەس ناڕازی نییە لەسەرەوە، بەڵام پارەی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەوڵەتی ئیتحادی لە حکوومەتی ئیتحادی ئەوە نەماوە کە ئێمە بە 3 مانگ ئەینێرین، مانگی 10 و 11 و 12 هەرمانەی 700 میلیارد دینار، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هەر مانگەی پێویستی بە 920 میلیارد دینار هەیە بۆ ئەوەی موچە بدات و زۆر تاکید لەوە کردو ئەمەنە بابەتێکی سیاسیە، نەکەس ڕێگرە لە بەردەم ئەوە و ئێمەش ئەمانەوێ هاوکاری خەڵکی خۆمان بین و ئەمە جێبەجێکردنی بڕیارەکانی مەحکەمەی ئیتحادیە، بەڵام ئێمە ناتوانین لەوە زیاتر لەو مەبلەغە زیاتر کە باسمان کرد بینێرین. بەڵێ زۆر سپاس بۆ مەلا کەریم شکر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ڕاستەوخۆ لە دووسخڕماتوە لەگەڵمان بووی.